خۆشەویستانم لەو مژدانەی کە دەمانەوە باسی بکەین بریتێ لە ئەجر و پاداشتێکی زۆر و فەزڵ و بەخششێکی گەورەی خوایی بۆ ئەو کەسانەی کە پەروەردیگارمان باسی لێوە کردوون دەفەرمێ إن هذا القرآن يهدي للتي هي أقوم ويبشر المؤمنين الذين يعملون الصالحات أن لهم أجرا كبيرا أو قرآن لراستي دا وبيقماني ڕێنمایی خەڵک دەکا بۆ باشترین ڕێگا لەبەرەوەی قورئان بۆ بەختەوەری مرۆڤەکانە قورئان بۆ ئەوەیە دڵ و سینەی خەڵک واڵا و خۆش و فەرەحنایی بخاتە ناویان قورئان بۆ ئەوەیە کە لە ڕاستیدا لە دونیاش و لە قیامەتیش خەڵکی بەهۆیەوە بەختەوەر بن جا ئەو قورئانە خەڵکی بانگەوازی دەکا بۆ باشترین ڕێگا وەکو هەندێک لە زانایان و ڕاوەکارانی قورئان لە بەرامبەر ئەو ئاەتە نزیکەی 500 خاڵیان هێناوە کە قورئان لە ڕاستیدا خەڵکی بۆ ڕێنمایی دەکا هێشتاش ئەگەر ئێمە لە ورد و درشتی ژیانمان تەماشای ئاەتەکان و فەرمایشتەکانی پێغەمبەر بکەین صلی الله عليه وسلم بێگومان ڕێنماییمان دەکەن بۆ باشترین ڕێگا جا پەروەردیگارمان دەفەرمێ هەر ئەو قورئانە مژدە دەدا بە بڕواداران ئەوانەی کە باوەڕیان هەیە و عەمەلی ساڵحیان هەیە بەوەی کە ئەجرێکی گەورەیان بۆ دابین دەکرێ لە پای ئەو ئیمان و عەمەلە ساڵحە خوای پەروەردیگار ئەجر و پاداشتێکی زۆریان بۆ دابین دەکات